لێتان پرسیوین ئێوەچین ئێوەچین لە پارێزگای هەولێر بانگەشە بۆ سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە ڕێگەی ئەنجومەنەکانی کۆمەڵەوە بەردەوامە و لەو چوارچێوەیەشدا ئەنجومەنی دووی سەرمەمەڵبەندی سێی هەولێر شەوانە لە ڕێگەی چەندتیمێکەوە بانگەشەکانیان بە شێوازی هەڵمەتی گەڕانی دەرگا بە دەرگای ماڵان و هەڵواسینی پۆستەر و لافتە لەسەر شەقامەکان ئەنجام دەدەن. هەڵواسینەکە بەردەوام بوون ئێستا دووبارە دەستمان بە هەڵواسین کردوتەوە شەوی ڕابردوو هەڵمەتی دەرگا بە دەرگا بوو شەوی پێشی هەڵمەتی دەرگا بە دەرگا بوو ئێستاش بەردەوامین لە هەڵواسین هەتا کۆتایی بانگەشە ئێمە بەردەوام دەبین هەڵواسین پۆستارەتەکانمان زۆربەی خەڵکی بە پێشواوێکی زۆر باسییان نەکردین و باسی ئەوان کرد کە ئێمە ئامادەین دەنگ بدەین بە لیستی 104 لەبەرەوەی ئێوە ئەندام پەرلەمانەکانتان سەلماندیان کەشایانی ئەوەن دەنجیان پێ بدرێ و لە ڕابردووشە هیچ گەندەڵێک و عەدالەتیان لێڕوو نەداوە جا لەبەرەوە بۆ داهاتوش پێم خەڵک پێشوازێکی زۆر باشە ئیستیزابێکی زۆر باش دەبێت بۆ لیستی 104 ئەوەش لە هەموو دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی دەکەین کە ئێمە هەین لە هەموو کات و سەردەم و شوێنەشی کۆمەڵی ئیسلامی ئینشاڵڵا تاجی عزەتی ئیسلامی لە هەموو مسلمانان ئینشاڵڵا ئەمە بەردەوامیش دەبین نەکو لەوەندێ بەڵکو هەتا ئاخر قەدرەی خینشمان لە کاری کۆمەڵی ئیسلامی دیارە هەموو ئەنجومەنەکانش خوای گەورە موفەقیان کار ئێمە نا بە دەوروبەریشەوە هەموو لە ئیشەکانیان بەردەوامن هیوادارن ئینشاڵڵا بەرهەمەکەش ئینشاڵڵا دیار بیتن و داواکاری لە مسلمانان ئینشاڵڵا بێنە مەیدان بەڕاستی کەس دانەشی لە مارێ بە تایبەت لە ڕۆژی دەنگدان بێتن بەڕاستی خۆیان لە لیستی کۆمەڵی ئیسلامی تاقیب بکەنەوە. ئەندامانی سەرکردایەتی و کاندیدانی بازنەی هەولێریش شان بەشانی تیمەکان شەوانە بەردەوامی بە بانگەشەکانی هەڵبژاردن دەدەن و کاندیدێکیش دەڵێت ئەگەر خەڵکی متمانەمان پێ ببەخشن هەوڵ دەدەین لە ڕێگەی یاساوە گەندەڵکاران بە سزای خۆیان بگەینین و دەستکەوتی زیاتر بۆ هاوڵاتیانی هەرێم بەدەست بهێنین. جێگەی دەستخۆشیە و جێگەی دڵخۆشیە کە ئەو برانە بە ڕۆژماندوو و کار و کەسابەتی خۆیان دەکەن و بە شەویش تیمەکان لە هەموو گەڕەکان دەردەچن بۆ لێدانی لافتەکان و کارتەکانی کۆمەڵی ئیسلامی من لێرەوە بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەم بۆ ئێمەش حەز دەکەین و بەردەوام لەگەڵیان بینەوەندەی کە بۆمان دەکرێت هەر ڕۆژەی لەگەڵ ستافێکا دەرچین و لە تیمەکانیشمان زۆرن هەم لە دەوروبەر و هەم لە ناو شار ئەوەندەی بۆمان کرێ هاوکاریان دەبین و لە خزمەتیانە دەبین ئەم جارش چاوەڕوانین دەنگی زیاتر بێنین بۆ ئەوەی هەڵوێستەکانمان زیاتر بێەوە دیفاعکەرێکی باش بین بۆ مافەکانی خەڵکی هەولێر و هەموو هەرێمی کوردستانیش بێت جیاوازی و بێت درێغیشیانی ئێمە لایەنێکین لە ڕابردوو لە ئێستاشدا بەردەوام دیفاعمان لە خەڵکی هەرێمی کوردستان کردووە لەو چینە کردووە کە بە بەردەوام تەسحیداوە لە ڕابردوو لە ئێستاشدا دەبینە خەمخۆر و خزمەتکاریان سەید القەومی خادم ئینشاڵڵا دەبینە ئەو خادمە بۆ جێڕانەوەی شایستەدارایەکانیان بۆ جێڕانەوەی قوتی خەڵکی هاوکار و خزمەتکاری ئەم میلەتی خۆمان کە لە خەمەکانیان دابین لەگەڵ داواکاریەکان دابین شەو ڕۆژ و درێخی ناکەین ئینشاڵڵا پشت بەخوا وەکو ئەوانەی کە پێشترە برایانەمان لە ئەنجومەنی نوێنەران کردویانە ئینشاڵڵا ئێمەش بە هەمان ڕێگەورچە بە ڕێگەی ئەوەی حەزرەت یوسف کە دەیفەرموو قال اجعلني على خزائن الأرض إني حفيظ أمين ئینشاڵڵا ئێمەش حەفیظ و ئەمین دەبین. کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو هێزەی تاوەکو ئێستا دەستی لە دزین و بە هەدەردانی پارەی میلەت و یاریکردن بە قوت و ژیانی هاوڵاتیانی هەرێم نەبووە و هەمیشەش لە خەمی بەدەستهێنانی مافە دەستوریەکانی هەرێم بووە لە بەغدا هەروەها لە حکوومەتی هەرێمیشدا دۆست و نەیار شاهێدی دەستپاچی و خزمەتکردنی بۆ دەدەن لە ئێستاشدا ڕووسورانە هاتووەتە مەیدان و بەسەر بەرزیەوە بانگەشە بۆ لیستەکەی لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.